باوکی ئیبراهیم فەرموو برا باشەکەم. باوکی ئیبراهیم فەرموو لە خزمەتتین. عەلەیکم السەلام وڕەحمەت الله. باوکی ئیبراهیم لە خزمەتتین. السلام عليكم. عەلەیکم السەلام وڕەحمەت الله. سڵام فاتان ئێمە لە خەتی کۆیە هەولێری. بەڵێ قوربان لە شتان ساغ بێ. بۆ کۆی هەولێر قەسر جەمع دروستە؟ ئەمڕۆ من شەر لە هەولێر لە کۆیەوە دێم بۆ هەولێر بەدەست چەند کیلۆمەترە؟ چونکە من خۆم سارە لێ ناخۆم باوەڕکە نازانم. چەند کیلۆمەترە مامۆستا ئیبراهیم باوکی ئیبراهیم؟ وەڵی تقریبا قەدیم هەفتا بوو ئێستا هەفتا دەگەی ناو شار بە شێست پێنجی دەگەی ناو شار. بە شەست یعنی بینی هەولێر و کۆیە 65 کیلۆمەتر. بەسەر چاوق هەموو ڕۆژێ بێن هەروەها. بەڵێ؟ ئەفوو؟ تقریبا دوو ڕۆژ دارێک سێ ڕۆژ یەک ڕۆژ ناچین. هەتا شتێ داخلی سنووری شارەوانی هەولێر دەبی 61 کیلۆمەترە. بەڵێ دوو ڕۆژ دەچن و ڕۆژێک ناچن. دەستخۆش بێ بەسەر چاوی شەڵا جا بدەمەوە باوکی ئیبراهیم پرسیارێکی جوانە دەستەکانت خۆش بێ. باوکی ئیبراهیم داڵێ لە خەتی کۆیە بۆ هەولێر 61 کیلۆمەتر تا کەس نەزان هەموو قەسر و جەمعمان بۆ هەیە. بەڵێ لە هەندێک زانایان مەسەبی شافعی دەفەرمێ 88 کیلۆمەتر، هەندێک زانایانیش فەرمویانە لە 15 کیلۆمەتریشەوە قەسر و جەمع دەکرێت. ئەمە عولەما الحەمدولله قسەیان لەو بارەوە زۆرە. ئیبن حەزم ڕەحمەتی خوای لێ بێ کە دەفەرمێ هەر مهمە تۆ سەفەری ئێستا تۆڵی لە کۆیەوە دێم بۆ هەولێر ئەمڕۆ لە سەفەر بوو واتە هەرچەند تۆ خەتیژیش دەکەی هەفتەی دوو ڕۆژ دەی ڕۆژێک نایە. بەڵێ باوکی ئیبراهیم هەموو ڕۆژێکە لە خەتی هەولێر کۆیە هاتی بۆ هەولێر و لە هەولێری شەو ڕۆیشتەوە بۆ کۆیە بۆت هەیە نوێژەکانی نیوەڕۆ و عەسر دیان مەغریب و عیشاگە لە ڕێگە دابوون قەسر و جەمعیان بکەیت. والله ئەعلەم لەسەر قسەی ئەو زانانی کە 61 کیلۆمەتر زیادیشی هەیە بەردەکەوێت بۆتان هەیە قەسر و جەمع بخەن شۆفێرەکانی خەتی کۆیە بۆ هەولێر.